تەرە ڕای بچووکی بیناو نەبوونی بەشە ناوخۆییەکی گونجاو بەشی کوردی سەربەزانکۆی هەڵەبجە لە قەزای شارەزور لە کەرنەڤاڵێکدا کرا بە کۆلێژ. وەزارەتی خوێندنی باڵا کەمترین گرنگی بەم تاقانە بەشەی قەزای شارەزور داوە، بەڵام بەرپرسانی کۆلێژەکە پێیان وایە ناوەندێکی ئەکادمی لە چوارچێوەی ئەدەبیات و ڕێز زمانی پاراوی کوردی بۆ سنوورەکە گرنگە. هاوکات بەڕێز لێنانێکیش لە مێژووی شاعیری گەورەی کورنالی کە خەڵکی خاک و خۆڵی سەر بە قەزای شارەزور بووە دەزانن. لە چوارچێوەی ئەو پلانانەشماندا زانکۆی هەڵەبجا بڕیاری دا بەکردنەوەی کۆلێژی پەروەردەی شارەزور واتە لە گۆڕینی بەشێکەوە بە تەنها بۆ کۆلێژێک کە لە بەشی کوردی بوو پێشتر، بەڵام ئێستاکی هەوڵ دەدەین بۆ ساڵی ئەم ساڵی خوێندن کە لە بەشی کوردی شارەزور و لە بەشی باخچەی منداڵان بۆ یەکەم جار لە زانکۆی هەڵەبجە و لە تێکڕا زانکۆکانی کوردستاندا خوێندکار وەربگرین لە بەشی باخچەی منداڵان. هەردوو بەشەکە لای ئێمە پێگەیەکی تایبەتی خۆیان هەیە. شعری کوردی، بەشی کوردی لە کۆلێژی پەروەردەی شارەزوردا درێژە پێدەری شعری کلاسیکی کوردی دەبێت بەوەی کە بیاوێ بە شێوازێکی معرفی کار لەسەر ناساندنی ناوچەکە بکات، کار لەسەر ناساندنی تیۆرە ئەدەبیەکان و بابەتە ئەدەبیەکان بکات و زیاتر وابەستەی بکات لەگەڵ ئەو ڕێچکە شعریە ئەدەبیەی کە ناوچەکە هێناوێت. هەرچەندێک پارەمان هەبێ هەوڵی زیاتری بۆ دەین بۆ خزمەتکردنی کۆلێجەکە و زانکۆکەمان. ئەوەی کە هەیە بەڵێنی گەورەمان پێدرا و ئێمەش بەڵێنەکان بە دڵنیاییەوە بەرپرسین لە جێبەجێکردنیان بۆ خزمەتکردنی زانکۆکەمان. لە ڕووی خوێندکار و ئێمە نزیکەی 400 خوێندکارمان هەبوو لە بەشی کوردی شارەزور. خۆشبەختانە بوو بە کۆلێژ بەشێکی تازەمان تیا کردوتەوە، ئەویش بەشی باخچەی منداڵانە. ئەویش تایسە دیار نییە چەند خوێندکار وەرەگرین، بەڵام ئەویش ئەمساڵ خوێندکاری خۆی وەرەگرێت و بەشی ئێوارانمانێ، بەشی ئێوە کوردی ئێوارانمانێ، ئەویش نزیکەی تقریباً 60-70 خوێندکارێکمان هەیە. ئێمە شوێنێکی ئەکادمی زانستیمان نەبوو لە شارەزورە، نەمان بوو بەو شێوەی کە بناسرێنین بە خەڵکی دەرەوە. خۆشبەختانە کۆلێژ واکات بۆ نمونە ئێمە خەڵکی دەرەوە بێتە شارەزور، خەڵکی قەزا و نەحیەکان و پارێزەکانی تریانە شارەزور. ئەمە لە ڕووی ڕۆشنبیریوە شارەزور کراوەترە بێ بۆ شوێنەکانی تر. بە پێی زانیاریەکانی پەیام کە لە ناو زانکۆی هەڵەبجەوە دەستی کەوتووە بە ئامانجی چارەسەرکردنی کێشە سەرەتاییەکانی کۆلێژەکە، بڕی نزیکەی 30 ملیۆن دینار بۆ کۆلێژە نوێیەکە تەرخان کراوە تا ئەوەی ئەم ساڵی نوێی خوێندن بتوانن پێشوازی لە ژمارەیەکی زیاتری قوتابی بکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزور.